دەست بەڵێ بەڕێزان خۆشەویستان خوێندکارانی ئازیز سەرجەم زانکۆ و پەیمانگاکان بەخێربێن بۆ سێمین پێشانگای نێکس بەبەلاش ئەمانم حاضر بەخێربێن خۆشحاڵین کە گەرم و گوڕیەک بەم پێشانگایەوە ئەبینین ئومێدەوارین کە ئەم پێشانگایە ببێتە کار ئاسانی بۆ خوێندکاران بەگشتی و خوێندکارانی قۆناغی 12 بە تایبەتی خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵ چەند مامۆستایەکی هاوڕێم تاوتوێ و گەنگەشەی بابەتێکی گرنگەکەین کە پێویستە لە ئێستادا قسەی لەسەر بکرێت ئەمڕۆ ئەمانەوێت باز لە کارامەیەکانی هێزی کارینەوەی داهاتوو بکەین جێگیرکردنی شارەزاییە پیشەیەکان کە لە خوێندنی پەیمانگا پیشەی و تەکنیکیەکاندا هەیە چییە؟ خۆتان ئەزانن جگە لە زانکۆ حکومیەکان جگە لە زانکۆ ئەهلیەکان کۆمەڵێک پەیمانگای تەکنیکی و پیشەییمان هەیە کە ئەمانیش شانبەشانی زانکۆ حکومی و ئەهلیەکان گرنگی بە خوێندکارانی قۆناغی 12 ئەدرێ بۆیە ئەمڕۆ لەگەڵ ئەم سێ مامۆستایی هاوڕێم گەنگەشەی ئەم بابەتە ئەکەین پانێڵستی یەکەممان زۆر بەڕێز کاک دکتۆر حەکیم پرۆفیسۆر دکتۆر حەکیم عوسمان کە بەڕێزیان لە ئێستادا ڕاگری پەیمانگای ناشناڵن بۆ تەکنەلۆجیا کاک دکتۆر 25 ساڵ ئەزمموی وانەوتنەوە و بەشداری لە لیژنە جۆرا و جۆرەکانی دامەزراندنی خوێندنی باڵا هەیە و بەکالۆرۆسی هەیە لە ڕاگەاندن بەشی تەلەڤیزیۆن لە کۆڵێجی ئاداب لە زانکۆی بەغدا و ماستەری هەیە لە ڕاگەاندن راپۆرتی تەلەڤیزیۆنی کۆڵێجی زانستە مرۆڤایەتیەکان زانکۆی سلێمانی بەڕێزیان خاوەنی دکتۆران لە تەکنەلۆجیای میدیا کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکان زانکۆی سلێمانی سەرۆکبەشی ڕاگەاندن لە پەیمانگای تەکنیکی سلێمانی سەرۆکبەشی تەکنیکی میدیا لە کۆلێجی تەکنیکی کارگەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ڕاگری کۆلێجی تەکنیکی کارگەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێزیان زیاد لە 25 توێژینەوەی زانستیان هەیە لە گۆڤارە ناوخۆی و دەرەکیەکانە و سەرپەرشتیکردن و گفتوگۆکردنی دەیان توێژینەوەی ماستەر و دکتۆرا لە زانکۆکانی هەرێمی کوردستان و هەروەها بەڕێزیان بەشداریان کردووە لە چەندین خول لە ناوخۆ و لە دەروی کوردستان خۆشحاڵین کە ئەمڕۆ میوانداری بەڕێزیانەکەین و کاک دکتۆر چاودڵم ڕۆن سپاس بۆ نێکستێب کە ئێمە لێرە کۆ کردوێتەوە جەنابتان ئێستا لە پەیمانگایە کار دەکەن ئەمەوێ بزانم جیاوازی نێوان پەیمانگا پیشەی و تەکنیکیەکان چییە زۆر کەس هەیە ئەمە جیا ناکاتەوانێ یاخۆت پێش ئەوەی بچێتە پەیمانگایەکی تەکنیکی یاخۆت پیشەیی ڕەنگە زانیارێکی نەبێ بەڕێستان پێمان خۆشە ئەم ڕوونکردنەوەیمان بۆ بن و سوپاستانەکەم کە پابەت بن بەکاتەوە هەر بەڕێزێک 15 خولەکتان هەیە فەرم کاک دکتۆر دەستخۆشی بۆ نێکستێب دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز سڵاو ڕێز بۆ ئامادەبووان بۆ فێرخوازان بۆ مامۆستایانی زانکۆ بابەتی خوێنی تەکنیکی چەکە لە بابەتە زۆر گرنگەکان کە ئێستا بەشێکی زۆر لە فێرخوازان لە خوێنکارانی سەرقاڵ کردووە و ئەیانەوێ هەنگاوی داهاتوویان لە شوێنێ لە شوێنەکانی خوێنی تەکنیکی بێ لەوانەیە هۆکاری ئەوەی کە لە دنیاە ئێستا زیاتر ڕووکراوەتە ئەوەی خوێندنی تەکنیکی پەرە پێ بدرێ بەرەو پێش ببرێ بەش و کۆلێجی جیاواز بکرێتەوە پەیمانگای جیاواز بکرێتەوە هۆکاری لەوانەیە پەیوەندی بە گۆڕینی تێگەیشتن بێ لەو بوارە و ئێستا زۆربەی زۆری هەوڵەکان لەسەر پەرەپێدان و بەرەو پێشبردنی سکێڵەکان بێ ڕاستە نۆڵج هەر گرنگە زانیاری و فێربوون هەر گرنگی خۆی هەیە و بە کۆڵەکەی سەرێکی فێرکردن دادرێ بەڵام کارەکرێ بۆی کە سکێڵێکی جیاواز یان تایبەت لە ماوەی ئەو خوێنکارێک کە لە 2 ساڵ یا لە 4 ساڵی خوێندنی دوای ئامادەیی ئەوێ لەوێ فێری بوارێک بێ لەو خوێندانەی کە هەیە لە پەیمانگە تەکنیکیەکان کە ئێستا لەم دوایە
وەزارەتی خوێنی باڵای خۆمان پاڵپشتی کۆمەڵێ ناوەند و کۆمەڵە شوێنی کرۆبەوەی کە جگەل لەوەی کە خوێندنی تەکنیکی بکەنەوە خوێنی پیشەیش بە پاڵێەوە بکەنەوە. لەوانەیە زۆرجار پەیمانگاکان جیان کرۆتەوە ئەڵێن تەکنیکی و پیشەیی تەنانەت لە بەشەکانیشە بەشە تەکنیکیەکان جیان و بەشە پیشەکان جیاوازن و حتا تەنانەت ڕیکوایرمنتەکانی وەرگرتن لە بەشە پیشەکان و بەشە تەکنیکیەکان جیاوازن. دیارە ئەمە لەوانەیە لای پەیمانگاکان و مامۆستایان ئەم شتە ڕوون بێ، بەڵام لای فێرخوازان لای خوێنکاران پێویستی بەوەیە کە ئەو خوێنکارە کە هەنگاوانێ بۆ خوێندن لە بەشێکی پیشەیی یا بەشێکی تەکنیکی بزانێ دواتر ئەبێتە چی یان ئەو شارەزایی کە هەیەی چۆنە. جیاوازەکان لە سروشتی ئەو ڕاهێنان و فێرکردنی کە لە پیشەیی پێی ئەوترێ و لە تەکنیکی پێوترێ. بەتەکید بڵین قاعدەی فێرکردن لە خوێنە تەکنیکیەکان فراوانترە و ئەو کەسانەی کە ئەچنە ئەو خوێندنەوە زیاتر لە بوارێکە خوێن و قوڵترش ئەخوێنن و ئەو بوارانەی کە ئەیخوێنن لە پەیوەنددارە بە تەکنۆلۆژیا و تەکنیکی بوارەکان کۆمەڵە بابەتی ترش ئەخوێنن کە پەیوەنددارە بە میتۆدی خوێندن و فێرکردن و تاخ. لە بەرامبەردا لە خوێندنی پیشەیی زۆرجار تەرکیز دەکرێتە سەر پیشەیەکی دیاریکراوە لە ماوەی خوێندنەکەیە لەو پیشەیە بڵین پەیوەندیدارە بە جوانکاری، پەیوەندیدارە بە دروستکردنی شتێکی دیاریکرا و کەرەستەیەک ینی پێویستیەک لە پێویستەکان دیزاینێک تەرکیز دەکرێتە سەر فێرکردنی ئەو بوارە و تەواوی خوێندنەکە بۆ ئەو بوارە چڕەکرێتەوە و تەنانەت ماوەی خوێندنی پیشەیی لە دنیا دەرەوەش کەمترە، 3 مانگ و 6 مانگ و ئەگاتە 2 ساڵیش، بەڵام زۆرجار ماوەکانی کەمترە. لە کاتێکا خوێنی تەکنیکی 2 ساڵ و سەروترە 2 ساڵ بە 4 ساڵە و زۆرجاریش ئەوانەی کە لە خوێنی تەکنیکی خوێنن درێژە بە خوێندنە دەن دوای ئەو بڕوانامی بەدەستیانەوە ئەتوانن بڕۆنەوە زانکۆ و درێژە بە خوێندن لە بوارەکانی خوێندنی تەکنیکی لە پیشەیە ئەو حاڵەتە نابێت. دیارە لە دواترش لە دامەزراندن جیاوازیەک هەیە لە ناونیشانی پیشەیی و ناونیشانی تەکنیکی کە ئەمە پێویستە فێرخوازان یان خوێنکاران کە دێنە پەیمانگاکان یان دێنە ئەو شوێنانی کە یانێ درێژە بە خوێندن ڕوونکردنەوەی پێویستیان پێ بدەن و وەزارەتی خوێنی باڵاش پێویستە بەڕوونی ئەم جیاوازیانە ڕوون کاتەوە بەوەی کە خوێنکارانمان یان کوڕ و کچەکانمان هەڵبژاردنێکی دروست لەسەر ئەساسی تێگەیشتن هەڵبژێن. خەڵکێکی زۆر هەیە ئێستا ڕووەکاتە پیشەیی پێی وایە کۆرسێکی خێرایی 1 ساڵی بخوێنێ و پیشەیە فێر بێت و بڕاتە بواری کارکردن. دیارە هەردووچی پێویستن بۆ ژیانی ئێستا و ئەو تەکنیک و ئەو شارەزایی کە فێریانەکەن ئێستا دیارە تێکەڵەیە لە تەکنۆلۆژیای نوێ و زیرەکی دەستکرد و ئەو شارەزایانی کە لە بوارەکە هەیە و بە نەتیجە ئەو فێرخوازە ئەتوانێت ببێتە ئەو کەسێک کە خۆی چاوەڕێی کردووە یان دەوروبەرەکەی چاوەڕێیان کردووە. مامۆستاگیان جەنابتان توێژینەوەیەکتان کردووە لەو توێژینەوە یاخود ئەوەی ئێمە دەستمان کەوت ئەوەیە کە بە بەرنامەکانی پەیمانگا پیشەی و تەکنیکیەکان مەسەلەن دەتوانن لە ژێر ڕۆشنایی ئەم گۆڕانکاری کە لە ڕووی تەکنۆلۆژی و سیاسی و ئابوووریەوە هەیە مەسەلەن توانای هێزی کارینەوەی داهاتوو مەسەلەن زیاتر بەرەو پێشبەن یاخود بەرسی بکەنەوە یاخود جەنابتان لەو توێژینەوە چیتان بەدەستهێنا؟ ڕاستی بابەتی خوێندنی تەکنیکی شەراکەتێکە هاوبەشیەکە لە نێوان کۆمەڵێ لە فێرخواز بە تەنیا نیە، خوێنکار بە تەنیا نیە، خوێنکار لەلایەک خۆیەتی ئەو حەز و ئارەزویانەی کە هەیەی ئەو پاڵنەرانەی کە هەیەی بۆ ئەوەی کە بوارێکی لە بوارەکان فێر بێ لەگەڵ ئەو دام و دەستگایی کە ئەچێت کۆنتراکتیان لەگەڵاکە یان ڕێکەوتیان لەگەڵاکە یان ئەوێ لەوێ بخوێنێت کە مؤسسەیەکی فێرکردنە پەیمانگایە زانکۆیە لەوێ مامۆستای لێیە کە ئەو مامۆستایانەش کۆمەڵێ توانە و لێهاتی و شارەزاییان هەیە. لەلایەکی تر ئەو مؤسسەیە کۆمەڵێ منهەج و کۆمەڵێ ڕێوشۆنی فێرکردن و میتۆدی جیاوازیان هەیە بۆ فێرکردنی ئەم خوێنکارانەی کە هاتوونەتە ئەوێ. هاوکات هەموو ئەمانە لە خوێندنی تەکنیکە بە تایبەتی پەیوەستن بەو شەراکەتەی کە لە نێوان ئەوان و بازاڕی کارە هەیە. لەوانەیە هاوڕەکانم
پاڵپشتیم بکەن لەوەی کە مؤسسەی تەکنیکی بەبێ شەراکەت لەگەڵ ناوەندەکانی کارکردن لەگەڵ کۆمپانیاکان خەستەخانەکان کۆمپانیا جیاوازەکان کارەکەی ئیفلیجە بێ یعنی هەستەکەی ناتەواوە ئەو لەوانەیە بەشێکی زۆر لە پەیمانگە ئەهلیەکان کە هاوڕێکانم ئەتوانن پاڵپشتی ئەوم بکەن کە ژینگەی فێرکردنی ناو پەیمانگامان دابین کردووە لە ڕووی مختبەراتی نوێ لە ڕووی کەرەستە و کۆمپیوتەر و پرۆگرامی نوێ ئەو شتانەمان هەمووی دابین کردووە ئێمە لە پەیمانگای ناشناڵ توانیمانە تاقیگەی زۆر پێشکەوت و زۆر گونجاوی ئەم سەردەما دابینکەین بۆ فێرخوازان بەڵام فێرخواز پێویستی بە ژینگەیەکی حەقیقی هەیە پێویستی بەوەیە ئەو شەراکاتانە بەرەو پێش بەرن بەهێزیکەن لەگەڵ خەستەخانەکان کە ئەگەر بێت و تۆ بەشی تەندروستی هەبوو کەواتە بۆ بەرزکردنەوەی توانە قوتابیان چی پێویستە؟ پێویستە ئەو شەراکاتانە حەقیقی بێ بەڕاستی ئەو جیهەتانەی کە لە ناو ئەم پرۆسەیە هەن ڕۆڵی خۆیان ببینن لەگەڵ ئەمانەیە پێویستە حکوومەت پاڵپشتی ئەم هەنگاوانە بنێت لە ڕێگەی دەرکردنی ئەو ڕێنمایی یاسانەی کە هاندەر و پاڵپشتی بەرەوپێشچوونی ئەو کەرتەیە ئێستا هاندانێکی زۆر هەیە لەلایەن وەزارەتی خوێنی باڵا بۆ کردنەوە و بەرەو پێشبردننی پەیمانگای پیشەیی و تەکنیکی پێویستە هەنگاوەکانی دوای ئەوە بەردەوام بن و پاڵپشتی تەواوی ئەم شوێنانە بکەن و ئەوان ئەم شەراکەتەی کە ئێمە چاوەڕێیەکەین دیارە وەزارەتی خوێنی باڵا چەتری ئێمەیە وەزارەتی خوێنی باڵا پێویستە ئەو هەماهەنگێمان بۆ دروستکە کار ئاسانیمان بۆ دروستکە لەگەڵ خەستەخانەکان بە کەرتی تایبەت و کەرتی حکومی لەگەڵ کۆمپانیاکان هەوڵ بدرێ ئەم دیارە ئەم پەیمانگانەی کە کراونەتەوە پەیمانگای قانونین لە بەڕێکارە یاسایەکانە ڕۆشتون پێویستە ئەو ئەرکەی کە لەسەر شانی حکوومەتە بۆ کار ئاسانی و ڕێخۆشکردن بۆی کە ئێمە ئیشەکانی خۆمان بکەین بە پێویست یعنی باشی بکرێ لەم کاتەیە ئەکرێ هەموو پایەکانی خوێندن کە فێرخوازەکە خوێندکارەکە خۆیەتی مامۆستاکەیە کە پێویستە لە ماوەی خوێندنی تدریب و ڕاهێنان و بەرەوپێشچوونی بەخۆ بینێ پێویستە منهەجەکان ئەپدەیت کرێ لەگەڵ ئەو گۆڕانکاریە نوێیانەی کە ئێستا ڕۆژانەیە ئێستا بەردەوام گۆڕانکاریەکەیە لە بواری تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکرد تەواو بوارەکانی هەموو بوارەکانی گرتووەتەوە و هیچ بوارێک ناتوانێت لی دەرچێ و ئەسڵەن تۆ ناتوانانی تەلەبەیەک یان خوێندکارێک بنێریتە بازاری کار ئەگەر بێت و پێداویستی و شارەزایی تەواو لە زیرەکی دەستکرد و تەوزیفکردنی ئەو توڵانەی کە هەیە لە بوارەکەی خۆی فێرکەی جگ ئەنجا شەراکەت لەگەڵ کەرتی تایبەت کە زۆر گرنگە بۆ خوێنی تەکنیکی و دیارە حکوومەتیش پێویستە ڕۆڵی خۆی بینێ ئەگەر هاتوو ئەم لایەنانە هەمویان تەباو کۆک بوون لەوەی کە بە ئەرچی خۆیان هەستن ئەو کاتە ئەو خەیاڵەی کە هەیە سەبارەت بە دەرچوانی پەیمانگا تەکنیکیەکان و پیشەیەکان لەگەڵ ئەوەی کە لە واقعی فعلی ئەیبینرێ هیچ یعنی نابەرابەتێک ئەوە نابێت دروست نابێت و ئەوەی کە چاوەڕێ ئەکرێ لە خوێندکارانی دەرچوو لە دەرچوانی پەیمانگا تەکنیک پیشەکان لە واقعی عملیە بەدەست دێت ئەگەر هاتوو ئەو شەراکەتە بە فعلواقع دەگەڕێمە وڵات دەست خۆش بێ باز بۆ تۆ بەڕێزان میوانی دووەمم دکتۆرێکیان بەخێر بێ زۆر سپاس خۆشحاڵە بن دکتۆرە لاڤە ئاراز ئیبراهیم دکتۆرە ئاسای تەمەنەکە بڵین چونکە ماشەڵا 1990 کە گەشتۆتە ئەو ئاستە زانستی و مای خۆشحاڵە کە پلەی ئەکادیمیەکەی دکتۆرایە و لە هەموو بڕوانامەکان لە بەکالۆریۆس لە ماستەر لە دکتۆرا یەکەم بووە کە ئەمە مای خۆشحاڵیە و بەڕێزیان خاوەنی 15 توێژینەوەن لە بوارەکانی بێکاری بانک و دارایی گەشت و گوزار پیشەسازی و بەرهێنان بازرگانی و بازاری کار و بەڕێزیان بەشداری چەندین چالاکی و کۆنفرانسی زانستی و ئەکادیمیان کردووە و ئەزمونێکی باشیە زیاد لە 12 ساڵە کە بەڕێزیان مامۆستان و چەندین وانەی جیاوازیان لە زانکۆی سلێمانی وتۆتەوە ئابووری گشتی بنەماکانی ئابووری ماتماتیک و ئابووری لە بەشەکان لە بەشی ئابووری لە بەشی کارگەڕی و لە زانکۆی کۆمار بووە لە زانکۆی جیهان بووە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی لە پەیمانگای تەکنیکی دووکان
و ئەندامی چەندین لیژنەی زانستیە لە زانکۆی سلێمانی، ئەندامی لیژنەی مەشق و ڕاهێنانی خوێندکارانە لە وەزارەتی خوێندنی باڵا. کاندیدی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بووە. لە ئێستادا بەڕێزیان ڕاگری پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمەڕن و هەروەها ئەوەی من زۆر خۆشحاڵەکە فیگەرێکی دیارە لە بواری ئابووری و گەنجان و مامۆستایان. بەڕاستی سیڤیەکەی یاخۆت پرۆفایلەکەی زۆر لەمە زیاتر بوو، ئەتوانن سەردانی ئەکاونتەکانی بکەن. کاک دکتۆر ناچینە بابەتی جیاوازی جێندەرەوە، بەڵام من هەمیشە خۆشحاڵم کە ژنان و کچان لە ئاستێکی وا ئەبینم. ئەم بەڕێزانەیش بەڵام ڕەنگە لە هەندێ بواری وەکو بزنس و لایەنە ئابوووریەکان تۆزێ مەجای ژنان و کچان کەم بێ. بۆیە من ئەمڕۆ خۆشحاڵم دکتۆرێکیان بەخێری سەرچاو. ئەگەر شتێکت نەبێ من یەکسەر پرسیارێکت لێ یەکەم بە حکمەوەی کە جەنابتان ڕاگری پەیمانگایەکی پیشەیی بۆچی خوێندکاران پەیمانگا پیشەیەکان هەڵدەبژێرن و مەسەلەن چۆن بەشێکی گونجاو لەو پەیمانگای هەڵبژێرن، چونکە هەر پەیمانگایەک چەند بەشێکی هەیە. تۆ ڕێنمایی چییە بۆ خوێندکارێک کە بێ بەشێ هەڵبژێرێت؟ و فەرموو هیوادارم پابند بن بە کاتەوە، ئەگەر کاتمانما دواتر گفتوگۆی زیاترەکەی. دەستە خۆش بێ، زۆر سپاس بۆ ئەو شەوەسفە جوانانت. بێگومان بەڕێزی شەیەکێکی لەو خانمە دیارانەی کە شانازیت پێواکەین. زۆر سپاس بۆ ڕێکخەرانی نێکستێپ بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزە، بێگومان لە ڕۆژگاری ئەمڕۆیە پەیمانگا تەکنیکی و پیشەیەکان ئەتوانین لەوە باسی ئەوە بکەین کە لەوە دەرچوون بوون بە بەدیلی زانکۆ و پەیمانگا حکومیەکان، بەڵکو بوونەتە پردێک لە بینی خوێندکار و بازاڕی کارە. لەبەرەوەی ئەم قسەی کە من ئەیکەم لەسەر ئەساسی تەجروبەی زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکانە، یعنی ئەوە نییە بڵێن قسەیەک بێ کە خۆمان لە سەر ئەساسی پەیمانگاکەمان بیکەین. بەپێی ئەو دراسانە، بەپێی ئەو داتانە کە لە بەردەسایە، زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکان گەیشتونەتە ئەو نەتیجەی کە خوێندنی پیشەیی بووەتە پردێک لە بینی خوێندکار و بازاڕی کارە. واتە باشتر بڵێم خوێندنە پیشەیەکان یاخود پەیمانگا پیشەیەکان خوێندکار ئامادە ئەکا وەکو کادرێک بۆ بازاڕی کار. ئەمە لەسەر ئەساسی چی ئەکا؟ لەسەر ئەساسی دیراسەی بازاڕی کار. بزانین ئێمە لە بازاڕی کارە نەقسمان لە چیا هەیە، فەجووەکە گاپەکە لەکوایە. هەندێک پیشەمان هەیە، هەندێک تەخەسوسمان هەیە کە لە بازاڕە ڕێژێکی زۆری هەیە، خواست نییە لەسەر دەستی کارەکە. ئەمە بۆتە هۆی بێکاری لە گەنجان. لە هەمان کاتە بەشێکی زۆری خوێندنە تەکنیکی و ئەکادیمیە تەقلیدیەکان وای لە هاتبوو، کاکتۆر و دکتۆر جەوەریش شایەتی ئەو ڕاستیان، کە لە زانکۆی سلێمانی یاخود لە زۆربەی زانکۆ پەیمانگا حکومیەکان یاخود تەکنیکیەکان کە ڕەنگە دەرچووی هەبوایە، بەڵام دەرچووکی زۆری هەیە چەندین ساڵ کە کاری دەست ناکەوێت. هۆکارەکەی ئەوەیە پێداویستی بازار لەگەڵ خریجەکانە هاوسەنگ نییە، یعنی خریجێکی زۆرمان هەیە پێداویستی بازار. دکتۆری شەر ئاماژەی بۆدا چۆن وا بکەین ئەو باڵانسە ئەو هاوسەنگی ڕابگرین؟ بەڵێ ئەوە دیراسەی بازاڕی ئەوێ مامۆستا بەسۆز، یعنی ئێمە کە ئەڵێن پەیمانگا پیشەیەکان لەسەر ئەساسی ئەوە ئیشەکە کە کادر بۆ بازاڕی کار پێ بگەێنێ، ئێمە لەسەر ئەساسی ئەوە ئیشەکەین. یعنی ئێستا بۆ نمونە من خۆم لە پەیمانگای تەکنیکی و پیشەی ئەزمار هەموو کات و لە سەرەتای دروستکردنی پەیمانگا کە بەشێکمان کردوتەوە، سیرمان کردو بزانین خریجی ئەم بەشە لە بازاڕی کارە جێ ئەبێتەوە؟ ئایا بازاڕی کار تەڵەبی لەسەر کام جۆرە لە دەستی کار هەیە؟ یعنی زۆر جار لەگەڵ خاوەنی کۆمپانیاکانە من هەر دوور نەڕۆین لە یەکێک لە کۆنفرانسەکانە گوێم لە یەکێک بوو لە پۆزیشنێکی زۆر دیارە بوو لە یەکێک لە کۆمپانیا دیارەکانی شاری سلێمانی، ئاماژەی بەوە کرد کە پۆزیشنیان هەیە 4 ساڵە بەتاڵە، کەسیان دەست ناکەوێت بۆ ئەو پۆزیشنە. بۆچی؟ چونکە ئێمە خریجی ئەو بەشەمان نییە. کەواتە لەسەر ئەساسی ئەوە ئێمە این دیراسی ئەوە ئەکەین بزانین لە بازاڕی کارە چیمان پێویستە، کام جۆرە لە دەستی کار خواستی لەسرە ئەو بەشە ئەکەینەوە. بەڵام ئەوەی کە لێرە توێژینەوەیە وەکو ڕاپرسیەک وەکو داتا ئەنەلایسێک تۆی تەحلیلی ئەماکەیت و بەپێی ئەوە قەرارێتەوە، کەواتە ئەمە ڕێگەیەکی دروستە. بەڵێ بێگومان، بەس لێرەیە ئەوەی کە کێشەیە ئەوەیە کە ئەبێ خوێندکارانی ئێمە لەوە تێ بگەن ئیتر کە هەندێ پێوەەر هەیە لەسەر ئەساسی ئەو بەشەکانیان هەڵ نەبژێرن. بۆی جوابی بەشی دوین پرسیارەکەی بەڕێزی شبمەوە، ئێمە بەداخەوە زۆر جار ئەمە لەگەڵ خوێندکارەکانی خۆشم باسەکەم کە ئێوە بەشێک اختیارکە پشت بۆ نابەستێ کە لە داهاتووی ئەمە ئەم بەشە سوودی پێگەێنەیان نا، ئیشی دەسەکەوێیان نا، سەیری ڕەفیقەکەیەکە، سەیری خوشکەکەیەکە، سەیری دراوسەکەیەکە، ئەو چه بەشێکی اختیار کردووە ئەمیش بە خەیاڵی خۆی ئەڵە میجەچمەوە بەشە
یعنی گەنجی وا هەبوو ئێستا لە پەیمانگاکەمان لەم چەند ڕۆژی ڕابردووە زانکۆڵایمان پڕە کردەوە بۆ خوێندکاران زۆر جار حەزمە کرد گفتوگۆیان لەگەڵ بکەم ئەموو حەزە لە چ بەشێکە ئەو ئایتی بە نمونە باسکەم ئەموو بۆ ئەوی نازانم هەر حەزم لەو بەشەیە یعنی بەرچاوڕوونی نییە ئایا ئەم بەشە تۆ ئیختیارەکەی تۆ ئەمە داهاتووی تۆ کامل ئەبەسرێ بۆ بەشەوە کەواتە هەر نمونەیەکی تر بۆ ئەم خوێندکارە خۆشەویستانە بێنمەوە دوێنێ چەند خوێنکارێک گفتوگۆمانە کرد لەسەر ئەو پڕکردنەوەی زانکۆلاینە یەکێک لە خوێنکارەکان وتی ئێمە کۆمەڵێک خوێنکار بووین برادێکمان چۆتە کۆلێژی پزیشکی زۆر معنی ئارەزوومان پێخواستە ئەو چۆتە کۆلێژی پزیشکی و یەکێکی تریان چۆتە بەشێک لەم بەشە ئەلکترۆنیانە وتی تەسەورکە تا ئێستا ئەو خوێندکارەمان کە بەشی کۆلێژی پزیشکی تەواو کردووە دانە مەزراوە ئیشی نییە ئەو کەسەی تر خاوەنی ئیش و پرۆژەی خۆیەتی کەواتە ئەبێ بیرکردنەوەی خوێندکاری ئێمە لەوە دەرچێ کە کۆمەڵێ پێوەری هەبێ کۆمەڵە کۆلێژ و بەش دیاریکە لەسەر ئەساسی دراوسێکەی لەسەر ئەساسی منافەسە لەسەر ئەساسی چی و چی بچێ ئەم بەشە بکە بە تارگێتی خۆی بیکا بە ئامانجی خۆی نەخێر ئەبێت تۆ بیر لەوە بکەیت و بزانین لە بازاڕی کارە لە چ بەشێکات جێتە بێتەوە لە چه بەشێکە ئەتوانی ببی بە خاوەنی پرۆژەی خۆت هەموو ئەم پەیمانگا پیشەیانە بە پەیمانگاکەی خۆشمەوە لەسەر ئەساسی ئەوە ئێمە ئیشەکەین تەنانەت بەشێک ئەگەر بزانین لە بازاڕە خواستی لەسرە دەستی کار تەڵەبی لەسرە داواکاری لەسرە مەهماکان ئەگەر کولفەی تێچوونی ئامادەکردنی ئەو بەشە زۆر زۆر کەوت بێ لەسەر پەیمانگاکە ئێمە گوێمان نایەوەتێ هاتوین بە باشترین شێواز تاقیگەمان بۆ داناوە مەصرفێکی زۆرمان کردووە لە پێناو خوێندکارەکانمانە بۆی کە داهاتووی ئەم گەنجانە ڕۆشن کەینەوە چونکە پەیمانگا پیشەیەکان لە ڕاستیە ئەبێ کاری ئەوە بێ کە بێکاری لە بازاڕی کارە کەم کاتەوە باشە دکتۆرێکیان دەست خۆش بێ مۆڵات بە ئیجازەی جەنابتان ئەڕۆینە لای میوانی سێمان زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر جەوهەر جەلال ڕاگری پەیمانگای پیشەیی و تەکنیکی برایت بەڕێزیان شارەزایەکی دیاری بواری پەروەردە و مێژوون و لە ساڵی 2023 بڕوانامەی دکتۆرای لە مێژوو بەدەستێناوە لە زانکۆی سلێمانی و هەروە خاوەنی ماستەرە لە مێژوو و هەردووکیانی لە زانکۆی نیێلین بەدەستێناوە لە ئێستادا دکتۆر جەوهەر وەک بەڕێوەبەر لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت و بەڕێوەبەری گشتیە لە کۆمپانیای پەروەردەی سەرگەنەڵ کار دەکا و ئەزمونێکی دەوڵەمەندی هەیە لە بواری وانەوتنەوە و مامۆستا لە پەیمانگای تەکنیکی کوردستان و لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکێک لە تایبەتمەندیە دیارەکانی دکتۆر جەوهەر توانای ڕابەرایەتیکردنی پەروەردەیی و کارگێڕی هەیە کە ئەمە شتێکی باشە و هەروەها تواناکانی لە پلاندانانی استراتیژی بەڕێوەبردننی پرۆژە و سەرپەرشتیکردنی تیمە هەیە و جەنابیان وەکو ئاماژەمان پێدا کە ئێستا ڕاگری پەیمانگای پیشەیی برایتن کاک دکتۆر بەخێر بێ خۆشحاڵم بەپێی ئەزمموی جەنابتان گرنگترین کارامەنوەکان چین کە مەسەلەن وا بیر بکەینەوە لە ساڵانی داهاتووە پێویستە ئەمانە بۆ خوێندکارانی پەیمانگا پیشەیی و تەکنیکیەکان ببێت زۆر سپاس بۆ جەنابێت بۆ ڕێکخرانی نەکستێب بۆ هاوڕێیانی عزیزم مامۆسایانی خۆشەویست و خوێندکارانی عزیز خۆشحاڵین کە بتوانین بەو نۆڵیجە و بۆ ئەزمونەی کە هەمانە بتوانین بەرچاوی ئەوم بەڕێزانە و بەتایبەتی فێرخوازان ڕوون بکەینەوە من پێشەوەی بینە سەر ستێج لەگەڵ دکتۆرا قسەم کردم کێ ناونیشانە و تایتڵی داناوە بەستنەوەی پرۆگرام بە هەلی کار و ئایندەی کار بۆ فێرخوازان تۆپیکەکەم بەلاوە زۆر گرنگ بووە زۆر زۆری زەرورە دەستان خۆش بێ لە ڕاستیدا بۆ تێگەیشتن لەمە دەبێت بیرکەینەوە لە 5 ساڵی ئایندا چ سکیڵ و کارامەیەک دێتە ناو بازار بۆ لەبەرەوەی ئێمە حاڵیان ئەمانەی کە ئامادەیانەکەین بۆ بازاری کار لەوای بەلانێکمەوە 2 ساڵی تر تەخەڕوج دەکەن بۆی ئێمە تێبگەین لە بازار بزانین 5 ساڵی ئایندە چی پێویستە دەبێت تاکۆکەینەوە دەبێت سێرڤەی بازار بکەین ئەبێت لە AI پرسین تەسەوڕ دەکەی AI ئێستا لەوە چێ بەشێکی زۆری کێشە و گرفتی ئێمەی لەبەر چاوەڕوونکردنەوە بۆ ئایندا زۆر شتی بۆ حەلکردوین لەوانەیە لە پانێڵەکەی پێشتر برا عزیزانەمان باسی کرد یەکیان باسی ئەمەی دەکرد کە لە چەند ساڵی ئایندەدا تا 2040 لە 95 سیارە ئەبێ بە سیارەی کارەبایی
ئەنی چی پێمانەڵێ لە سەدا 95 بەنزینخانەکانی سلێمانی تا 2040 ئەبەدای خە دێت تۆ دەوێت خۆت ئامادەکەی بزانین بازاڕی کار لە دوای 5 ساڵ 10 ساڵی ئایندە چی پێویستە ئەنجا بێ سکیلی بۆ داتاشی ئەنجا بێ پرۆگرامی جوانی بۆ دیزاینکەی بۆ هەموو ئەمانە ئێمە لە بەرۆی کادیر ئامادەکەین بۆ بازار ئەبێ من تەیدی قسەکانی هاوڕانی ئازیزم دەکەن کە بەردەوام ئەڵێن ئەبێ کۆمپانیاکانی کردی تایبەت لەگەڵمانە بن بۆچی لە بەرۆی ئێمە کادیر بۆ ئەوان ئامادەکەین دوجار ئێمە دەبێت لە ئەوان پرسین بزانین پێداویستەکانیان چییە کێشیان چییە لەگەڵ دەرچوانی ئەو هەموو ئایتێ زۆرەی کە لە زانکۆ پەیمانگەکان دەرەچێت باشە بزانین بۆچی شوێنیان دەست ناکەوێت دەبێ ئەمانە بەشدار بن لە دانانی پرۆگرامی بەشەکان بە گوێ نەدەینێ ئەمە لایەنە ئەکادیمیەکەی چەندە لە بەرەوەی دەستوکاری پەنجەی گەرم و پیشەیەکی ئازایانە چارەسەری دەردەکانی ئەوان دەکا ئێمە مادام کادیر بۆ ئەوان پێدەگەین ئەبێ لایەن پرسیم زانین چیت پێویستە ئێمە لە پەیمانگای برایت کە لە تەسیسی پەیمانگای ئەمە زۆر ئیسفادەمان لەوە کرد زۆریش ئاوتپوتێکی جوانیە بوو دڵنیامە ئەزیزانە شەڕوایان کردووە ئێمە لە دانانی منهەجی ئایتی 3 کەسی ئەکادیماندا دەنا 2 کەسیشمان لە کۆمپانیەکان بانگ کرد مەسەن لە ئایکیومان بانگ کرد لەگەڵ کۆمپانیایەکی تەکنۆلۆژی ئەمان کاکە تۆ پێویستت بە چییە تۆ 30 کەس مقابلەکەی یەکدانیان وەردەگری مواصفاتەکانمان پێ بڵێ بابی خێنە ناو منهەج بۆی سبەی ڕۆژێ هەم تۆ سرت نێشێت دیسان ترینینی پێ بکۆ و ڕای بێنەوە و هەم خەریجەکانی ئێمەش بە ئاسانی بکەونە سەر ئیش دەڕاستیدا ئەمە ئاوتپوتێکی باشیە بووە خوێندنی پیشەیی ئەمە ئەزیزانە باشیان باس کرد خوێندنی پیشەیی لە دنیادا دەتوانم بڵێم ڕۆڵێکی یەکجار گرنگی پێدراوە ئەو داتانەی کە هەن ئێستا هەرێکێک لەم ڕێزانە ئێستا لە ئەی بپرسێ لە چاتجیپیتی بپرسێ بڵێ ڕێژەی فێرخوازانی بەریتانیا چەندی پیشەیە ئەڵێ تازەترین داتا لە 1960 فێرخوازانی بریتانیا چوونە قسمە پیشەیەکان بۆ لەبەرەوەی دوجار ئێمە لە بینی دوو سیراعداین سیراعێکی فکریە لە بینی فەیلسوفان و بیرمەندان ئایا زانکۆ ڕۆڵی چییە لە کۆمەلگادا بەشێکیان پێیان وایە ئەبێ کۆمەلگا ئاراستە بکە نابێ ئیش لەسەر بازار بکە ئەبێ بازار ئاراستەکە بزانێت چەند ساڵی ئایندە چ سکیڵێک چ پێداویستێک لە بازاردا دێنێتەکایەوە کە لە ڕاستیدا ئەمە مەهامێکی زۆر گرنگە و زۆر پیرۆزە بەڵام ئەمە زۆر کەم زانکۆ لە دنیادا نەک لە کوردستان لە دنیادا ئەمیشی پێکراوە بەشێکی تریان لە بزنسمان و سەرمایهدارە گەورەکانی دنیا ئەڵێنە بێ زانکۆ و پەیمانگا وەڵامی بازاری پێبێ بازار چی پێویستە ئەمە کادیر بۆ بازار ئامادەکە بەداخەوە لە کوردستان ئەمەشمان نەکردووە بۆ لە بەرۆی جۆرێک لە جۆرەکان غرور گرتوونی ئێمە وەکو مامۆسایانی زانکۆ ئەکادیمیان داوای لەبەر نەکەم زۆر جار ئێمە هەر تێکەڵی بازار نابین لەوانەیە کەم مامۆسای زانکۆ بێ بچێت لە مارکێتەکەی کۆڵانەکەی خۆشت بکڕێ یان لە بازار شت بکڕێ باشە کە تۆ دیوارێک عاجزێکی گەورە لە بینی خۆت و کۆمەلگادا دروزەکەی تۆ لی تێناگەی بۆ لەبەرەوە تۆ ئەگەر لی تێنەگەی ناتوانانی خەڵکی بۆ ئامادەکەی کادیری بۆ ئامادەکەی لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئاش بینەوە لەگەڵ کۆمەلگا لەگەڵ بازار لەبەرەوەی ئێستا پێویستمان بە بازارڕە ئێمە بۆ دوجار ئەم خۆشەویستانە کە تەخەڕوجەکەن ئەیانەوێت نانێکی حەڵاڵی سەربەرزانە پەیداکەن ئەمەش بە شەهادە نییە بەتەنیا بەڕێزان سەردەمی ئەمە ڕۆی لە دنیادا تۆ شادەیەکت پێ بێ بەتەنیا بڵێ منە ئیشم دەسەکەوێ یان خزمی فڵان کاسی فەرماندەی سەربارزیم دامە مەزرێنێ ئەم سەردەمە گوزەشت وەکو فارز دەڵێ کۆتایی هات ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە تۆ لە پاڵ بڕوانامەکە ئەکادیمیەکەدا کۆمەڵی سکیل و کارامەی سۆفت سکیلت پێ بێ کە تو بتانی ئەم بواری خۆت زیاتر گەشە پێ بدەی بچێ پێشەوە بۆ نمونە تۆ ئەگەر دەرمانسازێکی سەرکەوتوش بی ئەمڕۆ نەتوانی لە مەجای کۆمیونیکیشن سکیڵا بە قووەت نەبی و نەتوانی پێشوازیەکی جوان لە کەسمەر و نەخۆشەکانت بکەی جێت نابێتەوە لەوانەیە دەیان کەسە بێ ئێستا بڕوانامەی بەکارۆسی هەبێ ئیشێکی دەست نەکەوێت لە بوارەداکەی کە لە قسمە باشەکان لەبەرەوە زۆر گرنگە ئێمە کۆنتاکتێکی بەهێز بینی ئێمە و بازاڕە هەبێ و خاڵێکی تر زۆر گرنگە ئەویش پەیوەندیدارە بە فێرخوازان خۆیانەوە یعنی ئەوەی کە دکتۆرەی خوشکم باسی کرد کە تەلەبەیەک بێ بڵێ من دەچم بۆ ئایتی ئەڵەی لێ برسی بۆچی
بڵێ وڵا نازانم ئەوە کەفرە بۆ لەبەرەوەی تۆ گەشتوویە ئاستێک کە چێ زانکۆ ئەبێ واعی و هۆشیاریت ئەوەندە ببێ بزانی پێشەوەی بیر لەو شتە بکەوە بزانین ئایندەت بۆ کوێ بێ لەکوێ توانی ئیش بکەی ئەو کۆمپانیانە ئەو دکتۆر هەندێک جار پێدوانی خێزانەکان دایک و باوکەکانیش تەئسیریان هەیە بۆ نمونە ئێمەش لە زانکۆ خوێندکار هاتووەڵم بۆ ئەچیتە ئەو بەشە ئەڵێ باوکم یان دایکم توێتی ئەو بەشە باشە پێدوانی ڕاستە ڕەنگە اختصاص نەبێ بەڵام بەپێی ئیشکردنتان لە پەیمانگاکانە یاخود وەکو ڕێنمایە بۆ دایکان و باوکان ئەم شتێشکە بکەینەوە ئێمە طبعاً ڕێز و احترامی زۆر تایبەتمانەیە بۆ دای و بابانی ئێمە لەبەرەوەی ئەو لە گۆشەنیگایەکەوە سیرەکە کە باگراوندێکی خەلفی معریفی پێەیە کە لەوانەیە لەم زەمانە تێنەگا داوای لێبر نەکەین باشە دڵنیام ئەوەی کە دایک و باو گەڵێ بڕۆ بۆ ئەو قسمە لە دڵسۆزیەکی زۆر باشی هەیە بۆ مناڵەکەی حەزەکە ئایندێکی باشێ بەڵام مەرجنە لێی بزانێ مەرجنە لێی بزانێ لەبەرەوە لەوانەیە ئەو فکری دایک و باوکە بۆ سەردەمێک زۆر باش بوو بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆجیا و زانست و تەتویراتە ئەو فکرە بۆ ئێستا نەگۆنجێت بێگومان ئێمە دەکرێت ئەو بەشەی کە دروستە مەسەلە دڵسۆزەکەی ڕێز و احترامێکی تایبەتمان هەیە بۆی لە پاڵیدا کۆمەڵە سکیڵی تازە هەیە دایک و باوکی من لەمە تێناگا من بە باوکی من بڵێ ئادێ زەحمەت دەبێ ئەوەن لۆکیشنم بۆ ناردی وەرە بۆ فڵان شوێنەیە لەوەچی مۆبایلی زیرەکی هەر بێنەبێ باشە ئەنجا کە تۆ لی نازانێ دەکرێت تۆ لەو پارتە لەگەڵی بی بەس دەبێت تۆ فێرخوازەکەش خۆی باگراوندێکی معریفی ئەوەندەی هەبێ بتوانێت قەنەعەت بە دایک و باوکی بکە یعنی نمونەی زۆر سیر هەیە مەسەلاً تەلەبەیەک هاتووە یان باوکو دایکێکی لەگەڵە ئەڵێ دەینێرم بۆ فڵان قسمە ئەڵێن بۆ پرسیاری لێکین بۆ چیە لەوە چی سکیڵێکی بێ من نەمازانی وەڵا لەبەرەوەی پووری لە ساڵی 93 تەخەڕوجی کردووە ئەچێتە ئەو بەشە شادەکەی بەکرێدا بوو بە 500,000 ئەم سەردەمە ڕۆی شادە نایخوا سکیل و کارامەی تۆ ڕۆڵە بینێ لە بازاردا ئەنجا ئەمە پێمان دەڵێ کۆمەلگایەکی تەمبەڵین داوای لێبر نەکەم باشە بۆ حەزەکەین دانیشین شادە بفرۆشین پارەیەکی مفت بێتە گیرفانمانە ئەمە ناخوا لە دنیادا ئیش پیرۆزە دەیان فەیلسوفی گەورە لە دنیادا ئیش لەسەرەوەکەن کە کار پیرۆزە دین بۆ هەموو گەورەی و عەزیمەتی خۆیەوە پێغەمبەری خوا دەستی پیاوێکی قلیشای و دێ دەستی ماچەکا و ئەی خاتە سەرسەری بۆ لە بڕۆی ئینسانی ئیشکەر پرۆدەکتی هەیە بەرهەمی هەیە زیادە نیە لە کۆمەلگا بارێکی سەرشانی کۆمەلگای هەڵگرتووە لەبەرەوە ئەبێ بیر لەوە نەکەیەوە دامەزرەی فڵان کەس خزممە فڵان کەس دۆستمە دامەزرێنە لە فڵان فەرماندەیی لە فڵان فەرمانگەی حکومی حکومت خۆی ببوورە با قسەی ئەبی کەمە ئاخیر قسە حکومت خۆی کێشەی و گرفتی گەورە هەیە ئێمە ئەم بڕێزانە هەرسێکمان لە حکومەتین و لینکێکمان بە حکومەتەوەیە بۆ هاتووینە کردی تایبەت لەبەرەوەی دەمانێت لێرەدا خزمەتی باشتر دەکرا لێرەوە توان جەنابیشت هەروای لەبەرەوە ئەمە ئەبێ سەیری ئاوتپوتی ئەمانە بکەین ئێمە سواز بخوا دڵنیام ئەم عەزیزانەش هەروان قسمە پیشەیەکانی ئێمە کە ڕێژەیەکی کەمیشان بووە ئەوە بۆ تەشجیع بۆ ئیشی بۆ خوێندنی پیشەی 100% دەرچوانی ئێمە لە 4 بەشی پیشەیی لە ناو ئیش لە بازاڕن لە مانگی حوتەوە باشە دێت تۆ چیەکەی لە شەهادەیەکی ناوی هیچ شەهادەیەک نایانم باشە کڕی خوێندنیشی زۆرترە و ئەوە سەرێشەشی زیاترە بەس تۆ ئیش جێت نابێتەوە لە بازار قسمی وا هەیە 15 تەلەبەمان تەخەڕوجی کردووە 42 هەلیکاری بۆ هاتووە ئێدی تۆ بێ خۆت ئەبدەیتکەوە دەبێت کۆمەلگا خۆی ئەبدەیتکە ئەم بەڕێزانە ئەم فێرخوازانە کە لێرە دانیشتون ئەبێ سێری ئەو سکیڵانە بکەن کە 2 ساڵی ئایندە 4 ساڵی ئایندە بازاری کاری کوردستان چی پێویستە باشە یەینە لای ئامادەبووان بۆ پرسیار کاک دکتۆر حەکیم ئەمە یەکشت بپرسم زۆر جار هەمانە خەڵکێک پیشەیەک دەستڕەنگینیەکی هەیە ئەڵێ من بەبێ شەهادەکەی دەتوانم بۆ خۆم بزنسێ بکەم مەسەڵەن دیزاینێ بکەم پێدوانێ گرنگە لە ئاست ئەو سکیڵی کە هەمانە ئەو دەستڕەنگینە ئەگە بڕوانامەکەی شەبێ باشتر بێ مەبەست مۆی زۆر کەسێڵێ پێویست ناکات مەسەلەن خۆی دەستێنانی شەهادە یان بڕوانامە ئەکوێتە سەر ئەو کەسە خۆی ینی خۆی ئەگەر مقتەنع بێ بەوەی کە ئەو ئامانج و ئەو خەیاڵی کە هەیەی لەو توانایی کە هەیەی و کە لە بوارێکی دیاریکراوە تەوزیفی کردووە کۆتاییدی ئیشەکە و هیچ کێشەی نابێ بەڵام
تۆ باسی ئەوەکە کە باشترە بە تەکید باشترە باشترە ئەگەر تۆ ئەو شارەزایی کە هەیەی خەیتە چوارچێوەیەکی زانستیەوە لەوانەیە کۆمەڵی هەنگاوی بۆ کورتەوە کات لەوانەیە کۆمەڵی ڕوئیای تازەی بۆ دروست کات بتوانێت ڕۆژەکەی فراوانتر کات سنوورەکانی فراوانتر کات بتوانێت داهاتێکی زیاتری هەبێت ئەوە بە تەکید ئەوەیە بەڵام ئەمە یعنی ئەو پرسیارەکەی خۆت ئایا کەسەکە خۆیەتی کەسەکە خۆی لەوانەیە مقتنع بێ بەوەی کە لەم سنووریا بوەستێ ئەوە بۆیە بدایەت ئەگەر پرسیاری ڕابردوو کردت خوێنکار خۆی ئەساسە لە مۆزوعەکەیە ئەگەر ئەو پاڵنەرێک و حەزێک و مۆتیڤێ پاڵی نەنات بۆی کە بڕاتە شوێنێکی تر و هەنگاوێکی تر بنێت و خۆی بەرەو پێش بێت و خۆی گەشە پێ بدە بڕاستکە لەوانەیە ئاسان نەبێ هیچ پرۆگرامێک و شوێنێک ئەوی بکات ڕاستە خۆی بەڵێ ببوورە کاک دکتۆر مەبەستمەوە بۆ هەندێک جار خەڵکێکمان هەیە بەبێ ئەوەی بڕوانامەی کێ بێ کەسێکی زۆر پرۆفیشناڵە لە بۆ نمونە چاکردنی ئۆتۆمبیلێکە ئەگەر بچێت لەگەڵ ئەما مەبەستەکەمانەوەیە ئەگەر لەگەڵەوەی دەستڕەنگینیەکت هەیە بڕوانامەیەک شتە بێ باشترە ئێستەی ژەگەر پرسیارێکتان هەبێت کاگامانجیان بەخێر بێ باشی ئەگەر پرسیارێکتان بێ کاک دکتۆر مایکەکە لای جەنابتە بفەرمۆ مایکەکەی کاک دکتۆر هاوڕێیان بەڕێزان لە ئێستادا ئەم بابەتە بابەتێکی گرنگە و پەیمانگا تەکنیکی و پیشەیەکان وەکو ئاماژەمان پێدا دەستان خۆش بێن بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم لێرەدا ڕاگری سێ پەیمانگای کارا و کاریگەری وەکو پەیمانگای ناشناڵ بۆ تەکنۆلۆژیا پەیمانگای تەکنیکی و پیشەیی ئەزمار پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت لێرن کە کۆنتترۆلی وەزاکەیان کردووە لە شاری سلێمانیدا بەشێکی زۆری پێداویستەکانی بازاری کاری سلێمانیان دەستەبەر کردووە. من حەزەکەم تەرکیزتان بگوێزمەوە بۆ بابەتێکی زۆر گرنگ کە خۆشبەختانە ئەمساڵ لە سەیەمین پێشانگای نێکستێپ کاری لەسەر کراوە ئەویش پرۆژەی نیشتیمانی نێکستێپ بۆ سکۆڵەشیپە کە بە خۆشحاڵیەوە پەیمانگای تەکنیکی و پیشەیی ئەزمەر سەرتۆپی ڕزبەندەکەی گرتووە کە حەڤە کورسی فۆڵ سکۆڵەشیپی بۆ خوێندکارە چاوگەشەکان دەرچوانی 12 ئامادەیی لە سەرانسەری هەرێمی کوردستان دابین کردووە. حەزەکەم تەرکیزێ لەسەر ئەوە بکەن گرنگی و بایەخی دابینکردنی سکۆڵەشیپ بەدایبەت لە دۆخێکی خراپی ئابووری ئێستای کوردستانە بۆ دەرچوانی 12 ئامادەیی چییە بە تایبەت لەو پیشە و پسپۆڕیانەی کە ئێستا بازاری کار ئەیخوازێ. ئێمە لە پانەڵی پێشوودا دکتۆر شیروان نمونەیەکی زۆر جوانی هێنایەوە لە نێوان دوو بەشە بەشێک کە چاوی کۆمەلگا لە سەرەتی پێی وایە ئەمە بەشە تۆپەکانی وڵاتە ئەگەر لەو بەشەیە بخوێنی تۆ هەم دەستکەوتی مادی زۆرە بێ هەم پێگەی کۆمەڵایەتی زیاترە بێ بەڵام دەرچووی ئەو بەشانە هەیە لە ئێستاە وەکۆڵی هەلی کاری دەست نەکەوتووە بەڵام دەرچووی بەشی بۆ نمونە گرافیک دیزاین هەیە کە بەشێکە ڕەنگە لە چاوی کۆمەلگایە لە خوارەوە بێ بەڵام ئیشێکی زۆر باشتری دەستکەوتووە و موچەیەکی زۆر باشتری هەیە. ئەجا کورد دەڵێ من ئیشێکم بۆ چییە کە نانێکی پێ بەدەست نێن قسەکەی دکتۆر جەوهر زۆر دروستە لەوەیە هەمومان بۆ ئەوە کارەکەین بڕوانامە بەدەستێنین و نازناوی زانستیمان زیاکەین لە مامۆستا یاریدەدەرەوە بۆ مامۆستا بۆ پرۆفسۆری یاریدەدەر بۆ پرۆفسۆر فیسەبیل ئەوەی شتێک لە موچەکەمان بەرز بێتەوە و پێگەی کۆمەڵایەتی و پێگەی ئەکادمیمان زیاتر بێ. بۆی حەزەکەم تەرکیزی هەرسێ پەیمانگاکەم لەسەر گرنگی و بایەخی دابینکردنی سکۆڵەشیپ لەلایەن هەرسێ پەیمانگاکەوە کە بە خۆشحاڵیەوە هەرسێکیان کورسی سکۆڵەشیپیان هەیە لە سەیەمین پێشانگای نێکستێپ و بەم نزیکانە ئێمە لینکەکەی بڵاوەکەینەوە سەرجەم دەرچوانی 12 ئامادەیی لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دوهۆک و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و سۆران و ڕاپەڕین و زاخۆ ئەتوانن پێشکەش بکەن بۆ ئەو کورسیانە و جۆرێک لە ئاڵوگۆڕی کولتوری و جوگرافیش لە نێوان شار و شارۆچکەکانی کوردستانە دروستکەن. سپاس. دەست خۆش بێ کاک دکتۆر من باسی ئەم سێ هاوڕێم کرد من خۆم ناوم بە سۆستۆفێقە مامۆستام لە زانکۆی جیهان سلێمانی بەرپرسی ڕاگەاندن و پەیوەندیەکانم کاک دکتۆر بۆ باسی ئەوە نەکرد ئێمە ژۆک و زانکۆی جیهان 5
سکۆلەرشیپمان هەیە لە زانکۆی جیهان دروستە ئێمە زانکۆی خوێندن لە زانکۆکان و لە پەیمانگاکانە ڕەنگە جیاوازیەکی هەبێ بەڵام کاک دکتۆر وەکو اختصاصی خۆم کە دکتۆراکەم مارکێتینە ڕێگەمان پێ بن کە مارکێتینە بۆ زانکۆکەمان بکەین 5 سکۆلەرشیپمانەیە کاگامان ئەلۆ ئەو بۆیە خراپە ناوبەری ئەخە دوای دەرمەکەن ئەزانیت چۆنە ئەگەر ناوبەری ئەبێتی تر ئاوایین کرد دکتۆرە بەناس ئەوە ئەویست بە دەرکردنم با ئێمە نایاڵین ئێمە نایاڵین طبعا من حەزەکەم ئەمە ڕوونکەمە بەڕاستی ڕاستە ژمارەی سکۆلەرشیپ زۆر گرنگە بەڵام ئەو هەماهەنگی و هاوکاریە بۆ هەموو زانکۆ پەیمانگەکان کە لەگەڵ نێکستێپان ئەمە مای دڵخۆشیە ئیتر ئەگەر یەک سکۆلەرشیپ بێ یان 100 سکۆلەرشیپ بێ گرنگ ئەم هەنگاوەیە کە زانکۆ پەیمانگاکان ناوێت بێنە پێشەوە هاتنە پێشەوەی ئەم بابەتە بێتە کللتورێک بۆ هاوکاریکردنی گەنجانی وڵات بەڕاستی بۆیە من بەڕای من ینی ئەو هەمانگیە بەلای منەوە گرنگە کە کراوە بەڕاستی من یەک ئیضافێ بکەم طبعا دەستخۆشی بۆ نێکستێپ کە خاوەن مبادرەی سکۆلەرشیپ بوو و دەستخۆشیش بۆ هەموو ئەو پەیمانگا و زانکۆیانەی کە بەدەنگ ئەو مبادرەیەوە هاتن و ئەوەی کورسی فریان بۆ دابینکردن بۆ فێرخوازانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی دیارە ئەمە جێ دەستخۆشیە بەڵام یەک خاڵێک ئەو بزانین کە پەیمانگاکان بن با بەستەڵێم خۆمان چکە خۆمان ئەوە ئەکەین دڵنیام پەیمانگاکانی تریش ئەو حاڵەتە دڵنیام ئەیکەن کە لە دەرەوەی نێکستێپ و لە چوارچێوەی جیاوازە بە هاوکاری بە ئاسانکاری بە لێخۆشبوون ئەم حاڵەتە کراوە و لە ماوەی ڕابردوو یعنی لە چەندین حاڵەت لەوانەیە ئێمە باسی نەکەین چونکە کەیسەکەەوە ئەخوازێ باسی نەکەین چکە توانێت جار ئەڵێ کە تۆ چاکاکەی با باسی نەکەین بەڵام دڵنیام لە لای هەردوو پەیمانگای هاوڕێم کراوە لە زانکۆی جیهانش ئەو شتە کراوە کە مۆزوعی سکۆلەرشیپ خاوەنی ئەم پرۆژانە دڵنیا بن چاویان لە قازانجی گەورە نییە لەوانەیە چاویان لەوە بێ کە پرۆژەکانیان بەردەوام بێ ئەگینا ئەو سەرمایی کە خراوەتە ئەو شوێنەوە ئەگەر لە شوێنێکتر تەوزیف بکرایە ئیدوکیشن نەبووایە لەوانەیە قازانجی دارایی زیاتریان بکردایە کە هاتوونەتە ئەوێ خۆی لە خۆی لەوانەیە جێی دەستخۆشی بێ و لە دوای ئەوەش کاریان کردووە بە شێوازی جۆراوجۆر لە دابەزاندنی نرخەکان لە هاوکاری و هەماهەنگی ئەو خەڵکانەی کە ئیمکاناتی مادیان ینی دیاریکراوە بەبێ ئەوی باس بکرێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو مبادرە ئێوە جێی دەستخۆشیە و سپاسانەکەین دەستان خۆش بێ با منی ژێک ئیزافە بکەم دەستخۆشی لە دکتۆر شوانەکەم بە سەراحەت بۆیە ناوی ئەزمەڕیە ناچکۆ ئێمە لە تۆپی سکۆلەرشیپەکەین زۆرترین کورسی سکۆلەرشیپمان ئامادە کردووە لەبەرەوەی ئێمە وەکو ئەزمار قەت نەمانویستوە تەنها بزنس بکەین یاخود تەنها مؤسسەیەک بین چاومان لە ڕەبح بێ ئێمە هەمیشە ویستومانە لە هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای سلێمانی جێدەستمان دیار بێ ئێمە بەتەنها لە سکۆلەرشیپان نەبووە بەڵکو لە زۆربەی مناسەبەکان لە زۆربەی چۆنەڵی ئەو دیاردانە کە هەبوو لە سنووری هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانی ویستومانە ئەزمەر جێدەستی دیار بێ وەکو کاکتۆر حەکیم ئاماژە پێەیە ئەگەر بیرمان لە ڕەبح بکردایەتەوە ڕەنگە بەس ئەو تێچوونەی کە من لە لابێکی دروستکردنی دانا سەرفم کردووە بمان قسایەتە پرۆژێکی ترەوە قازانجێکی زۆر خەیاڵی تری هەبووە بەس ئێمە مەبەستمانە کە دەستی گەنجانی هەرێمی کوردستان و سنووری پارێزگای سلێمانی بگرین و کاری ئێمە تەنها لە سکۆلارشیپان نییە پێم وایە لە ڕووی نرخی شەوانەیە لە هەموو پەیمانگا و زانکۆکان نرخمان زیاتر دابەزانوە لە بەرەوەی کە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەیە بەڵێ وا ئەخوازێک کە هاوکاری گەنجەکانمان بکەین دەستیان بگرین بۆی کە بتوانن لە پرۆسەی خوێندنا بەردەوام بڵێ کاک دکتۆر جەنابتان کاگامانچیان بە ئیجازەت من حەزەکەم ئەوی شەر پرسیارتێ لە من لەبارەی سکۆلەرشیپەکەتان گرنگی ئەم سکۆلەرشیپانە چییە کاک دکتۆر من خۆم خەونی دکتۆرام هەبوو بەڵام نەم ئەتوانی بەڵام بە سکۆلەرشیپێک توانین بەڕاستی دەست خۆش بێ سوپاس بۆ پرسیارەکانی ماوەسا دکتۆر شوان و سوپاس بۆ نێکستێپیش لە ڕاستی دامە شتێکی زۆر باشە من لە ساڵی پاری ژەمەمان کرد زۆر گرنگم ئەم جۆرە سکۆلەرشیپانە بۆ زۆرجار هەیە قسمێک هەیە ساخەڵک ئاسی تێگەیشتنی بۆ قسمە لەوانەیە وەکو پێویست نەبێ لەبەرەوە تۆ ئەگەر ئەم سکۆلەرشیپانە پێشکەشەکەی جۆرێکە لە هاندان بۆ ئاراستەکردنیان بە ئاراسی ئەو سکیڵانەی کە لە بازاری کاردایە مەسەڵەن ئەگەر نمونەیەکی بەسیط باسکەین میکانیکی ئۆتۆمبیلێک کە لە قسمە هەرە باشەکان
خەڵک ئەڵێ ئەرە بۆ بچم بۆ میکانی خۆ بم بە فیتر ڕاست کاکە ئێمە ئەڵێن تۆ بی بە پزیشکی سیارە سەلامەتی پزیشکی ئینسان هەیە و پزیشکی سیارەش هەیە لامان کادا زۆر جار هەمانە سیارەکەی بای 17 دەفتەرە بەڵام خانۆکەی لەوانەیە بای حوتەش دەفتەر بێ لەبەرەوە ئەگەر لە ڕووی مادیەکەشەوە سیرەکەی تۆ دەبێ ئەم لایەنانە بە گرنگ سیر بکەیت ئەمە ئەم سکۆلەرشیپە زۆر گرنگە و دەشکرێ ئەمە ساڵانی ئایندە زیاتریشی بکەین بزنس لە بواری پەروەردە و فێرکردندا دیوە گرنگەکەی خزمەتکردنی کۆمەلگایە لەبەرەوە ئەم سکۆلەرشیپانسنە و بازنەوە دڵنیام هەموو موئەسسانەی کە لە بواری پەروەردەدا ئیش دەکەن بەشێکی ڕوبحەکەیان یان ئەو پارەی کە دەستیانەکەوێتەوە دەیخەنەوە خزمەتی کۆمەلگا یەکەن بە چالاکی یەکەن بە کۆنفرانس یەکەن بە سمپۆزیۆم بۆ مەسەلەی تەوعیەکردنی کۆمەلگایە لەبەرەوە زۆر گرنگە مەهامی ئەمە قڕسترە لە بزنسەکانی تر تۆ معاملێکی شیشدا بنێ ئەو پارانی کە خسمانە ئەم مەجالانە لەوانەیە لە ماوە 1 ساڵدا هەمووی بە زیادەوە هاتبایەوە ئەمە ئەگەر لە ڕووی بزنسەوە سێریەکەین بەشێکی لەم بەڕێزانی کە لێرە دانیشتون خاوەنی پەیمانگان لەبەرەوە زانن ئەمە چەندە تااقەت پڕوکێنە بەسەری دەرزی کۆیەکەوە هەتا شتێکی پێ کۆکێ و مەشروعەکەی پێ پێشێ زۆر گرنگە ئەو پارەی کە دەستەکەوێ ئێمە لە ناو ئەسەسەکان گەورەیکەین ئەم ڕوئایە لە ڕوئایەکی لۆکاڵیەوە ناوچەییەوە بگوازینەوە ڤیژنەکانمان ڤیژنێکی گلۆباڵی بێ نێودوڵەتی بێ بۆ لەبەرۆی ئێمە ئێستا لە دنیای تازەدا دنیا بۆتە گوندێکی بشکۆلە تۆ توانی لێرە بڕوانامە وەربگری لێکێک لەو پەیمانگایانە بچی لە کەنەدا ئیشکەی زۆر بە ئاسانی ئێمە زۆر جار ئەمانە ناڵین لەبەرۆی ئەمانەوە خەڵک بێڵینەوە لە کوردستان دەستی کارامەی گەنج کۆچ نەکا بەڵام لە ڕاستیدا دنیا ئێستا بۆتە دنیایەکی بچووک دەتوانی زۆر بە ئاسانی لە سلێمانی دیشت دەستنەکەەوە بڕۆ بە بەغا لە بەغا دەستنەکەەوە بڕۆ بۆ پەکین سواز بۆ جەنابەت زۆر سپاس کاک ئامانجیان وەڵام منەمێ بچمەوە سەر مداخەلە ئەساسیەکە لەسەر تایتڵی ساحەماڵ ئۆکێ نەعەفوی جەنابتان ساحەماڵ ئەمە ئەم تایتڵە بەڕاستی گرنگە قسە لەگەڵ دڵم خۆش بوو کە باسی سکۆڵەرشیپ بکە لەبەرەوەی کە بە بچووکیش باسی بکەم خوێنکار ئەبێت جوهد کا بۆەوەی کە بتوانێت سکۆڵەرشیپێکی دەستکەوێت لەگەڵ برادران بەتایبەت دکتۆر حەکیم مناقەشێکی زۆرمان بوو من زۆرم حەزم مناقەشەی دکتۆر بوو کە شەڕی لەسەرەوە کردی من سکۆڵەرشیپ نایەمێ ئەیوت ئەگەر بدەمێ ئەبێ بە شێوازێک خوێنکارم بۆ بینیت کە بە فعلی بتوانێت خاوەن و یان مستحقی و سکۆڵەرشیپ بێت ئەمە مهمترین شت بوو بەلای منەوە چونکە پێدانی سکۆڵەرشیپ تۆ پێویستە بۆیە کە تۆ تاوان ڕانکی پەیمانگا و زانکۆ بە پێدانی سکۆڵەرشیپ بەرزە بێت ینی شەڕکردن لەسەر سکۆڵەرشیپ کارێکی زۆر گرنگە بۆیەوە خوێنکارانەی بەڕاستی کاتێک کە پەیمانگایەکەن زانکۆیەک منحەیەکی خوێندن کورسیەک یان 100 کورسیان هەیە بەڕاستی پێویستە کە خوانی بۆ ئامادە بکەن یعنی هەر شتێک نەبێ بڵێ ئەڕووینە ناوە مادەم لە جامعی سلێمانی یان جامعە حکوومەکان وەرنێکی ناوین با خۆمان بکەین بێ بە بەلاشە ئەمە زۆر مهمە کە ئێوەش پێوەرەکانتان کریاتیرەکانتان وا لێ بکەن کە هەموو کەسێک نێتە ئێوە خۆتان شانازی بە داهاتووی ئەو خوێنکارانە وکەن کە سکۆڵەرشیپی پێشکەشەکەن ئەمە لەلایەگەر حەزم کرد بەمە کۆتایی بێنە بە سکۆڵەرشیپ لایەن خۆمە تاوان بینە سەر مەسەلەی کارە هێشتا من شخصی خۆم ینی لە دڵی خۆمان نەگەشتمەتەوە قەناعەتی کە زانکۆ پەیمانگاکان کادری باش بەرهەم بێنن بۆ سیکە ینی دەستی پێ کردووە بۆ نمونە ئێستا ئەو زانکۆیانەی کە من دکتۆر جەوهەر هاوڕێکی نزیکە قسەمان هەیە بەردەوام بە تەلەفۆن قساکەین پێمان نەڵێ کە بۆ ئەمەنە 15 خوێنکارمان تەخەڕوجی کردو بەڵام هەلی کار ئەمە بۆ واقعی ئاگام لی بوو ینی ئەم شتەم بیستووە بەڵام هێشتا ئەم ڕقەمە زۆر بچووکە لە چاو 6 ملیۆن هەرێمێکی 6 ملیۆنیە ئەمە زۆر ڕقەمێکی دانسخەیە ینی گەردێکە لە دەریا لەبەرەوە بەڕاستی پێویستە کات ساڵانە 6 مانگ جارێک بەڕای من وایە چونکە چۆن ئێستا AI بە سەعات گەشە ئەسەنێ زیادە ئەبێ بی لەو بکرێتەوە کە منهەجی خوێندنیشە بە گۆڕانکاری بەسەرا بێ بە مانگ چونکە تۆ ناتوانانی بۆ لەوڵایی ئێمە ناتوانین ئەم منهەجە گۆڕانکاری تیا بکەین لەبەر ساڵی پار گۆڕانکاریمان تیا کرد
زۆر ئاسایە گۆڕانکاری بکە ئەی بۆ AI لێرنینەکە کە دوو بەیانی ئێستا ناو قسەیەکەم دوو بەیانی شتێکی تازە هەیە لە AI کەواتە تۆ ئەبێ ئەدابتکەی لەگەڵ زروفەکەیە ئەبێ خۆ گونجاندن بکەیت ئەبێ ئێمە بینە ناو مۆزوعەکەەوە زیاتر چونکە ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری لە کارەمەیە زیە ئەبێت سریعتر خێرا ئەبێ و خێرایە نەک خێرا ئەبێت زیە ئەکا و خێرایە فریای ناکەوی هەندێک جار فریاش ناکەوین لەبەرەوە بەڕای من داواتان لێ ئەەکەم کە هەموو پەیمانگاکان بە تایبەت کە چونکە من دایمە پەیمانگام بێ باشتر بۆ لە زانکۆ ئەمە ڕای منە لەبەروی کە ئاساییە ڕەئی جیاواز من شخصی خۆم لەبەروی کەگە بمەوێت کادرێکی باش خێرا بخەمە بازارەوە پێویستەکە پەیمانگایەک تاواکە پیشەیی بێ یان تەکنیکی بێ یان لەبێ تەواوی کات و بچێتە بازاری کارەوە بەڵام چۆن تاواکردنێک ئەمە گرنگە کە تۆ بیت ساڵانە پرۆگرامی خوێندنت ریڤایز کەیتەوە و ئەمێندیکەی کە بە شێوازێک سوودی بۆ خوێندکارەکە هەبێت ئەمە ڕێی منە هیوادارم و ئێمە وەکو نێکستێپ هەموو کاتێک درگامان واڵایە هەمووکو نێکستێپ هەمووکو کۆمپانیەکانمان ئەتوانین هاوکارتان بین ئێمە خۆمان لە بواری تەکنۆلۆژیا کارەکەین لەوانەیە جەنابتان بزانن هەر کاتێک پێویستکە بە هاوکاری ئێمە درگامان واڵایە کە ئێمە هاوکاریتان بکەین تاکیدم ئەم کلتورەش بڵاو ئەبێتەوە کە کۆمپانیەکان هاوکاری زانکۆ پەیمانگاکان بکەن بۆی کە کادری باش پێرهەم بێنن بۆ بازاڕی کار سپاس و دەستخۆشیتان لێ دەکەم دەست خۆش بێ یەک ئیزافە بۆ قسەکانت کاک ئامانج ئەم پێشانگایە شتێکی زۆر باشە دەرخەری هەندێک زانکۆ پەیمانگایە دەرخەری هەندێک سکۆلەرشیپە ئەگەر من لە ماڵۆ دانیشم ڕەنگە ئاگام لە سکۆلەرشیپی کاک دکتۆر نەبێ بەڵام من پێم باشە خوێندکاران بێن سەردانی ئەم پێشانگایانە بکەن کاک دکتۆر مامۆستا بەسەزگیان ویستم هەڵەیەک بەسەرمانە تێنەپەڕێ ویژەوەیە هەموو ئەو زانکۆ و پەیمانگا بەڕێزانەی کە بەشداری سێمین پێشانگای نێکستەپیان کرد هەروەکو هاوکارم کاگامان علی وتی ئێمە ئەمانەوەی کللتورەکە سەر پێکەین کللتوری بەخشینی کورسی بێ بەرامبەر بەڵام بە مەرج و پێوەرەکانی ئەو بەشە زانستیی ئەو زانکۆیە ئەو پەیمانگایەی کە دایەنێ ئێمە لەوەیە تەداخل ناکەین بگرێ ئێمە ئەبینە ڕەقیبێک بۆ ئەوەی خوێندکاری چست و چالاک و زیرەک و کارامە کە خۆی ئەیەوێ بەشدار بێ جا من بۆ ئەوەی حەقی هیچ زانکۆ و پەیمانگایەک نەخۆم ڕێگەم بە ناو ژمارەکان بخوێنمەوە پەیمانگای تەکنیکی و پیشەیی ئەزمار حەڤە کورسی لە چەند بەشێکی جیاوازە پەیمانگای تەکنیکی و پیشەیی لووتکە 15 کورسی زانکۆی جیهان سلێمانی 5 کورسی زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆژیا 4 کورسی پەیمانگای تەکنیکی و پیشەیی برایت 4 کورسی زانکۆی کوردستان هەولێر 2 کورسی زانکۆی نێودەوڵەتی قەیوان 2 کورسی زانکۆی گەشەپێدانی مرۆری 2 کورسی زانکۆی نێودەوڵەتی تیشک سلێمانی 2 کورسی کۆلێژی زانکۆیی گۆیژە 2 کورسی پەیمانگای تەکنیکی کوردستان 2 کورسی پەیمانگای ناشناڵ بۆ تەکنۆلۆژیا 2 کورسی واتە کۆی گشتی 6 زانکۆ و 5 پەیمانگا و 1 کۆلێژ بەشداریان لە دەستپێشخەری پرۆژەی نیشتیمانی نێکستێ بۆ سکۆڵەرشیپ کردووە خۆشبەختانە ئێمە چاومان لە 40 کورسی بوو ئەم ساڵ ئێستا ژمارەکە گەیشتووەتە 59 کورسی کە لە بەشی جیاوازە خۆشحاڵین دەستخۆشیتان لێەکەین لە یەک بەیەکتان چونکە ئێوە هاوکار و هاوبەشی نێکستێپ بوون بۆی ئەم کولتورە لە ئاستی ناوخۆیان سەر پێ بکەین و ئێمە پلانمان هەیە بۆ ساڵانی داهاتوو لە ئاستی نێودەوڵەتیە زانکۆ نێودەوڵەتەکانیش مشارەکە پێ بکەین بۆی ئەو خوێندکارە چاوگەشانەی کە بەکالۆرۆس تەواوەکەن بۆ ماستەر و بۆ دکتۆرا بەشدار بکەن زۆر زۆر بەڕێزان خۆشەویستان مامۆستاگیان پرسیارێکت هەیە کاک شوان دەرفەت هەیە ئەم کاکەی پرسیاری هەیە فەرموو ستانەکەم سپاسدان دەکەم سپاسی مامۆستا ئامانجی شەکەم بۆ وتەکانی و وتەی ئەو بەڕێزەش نازام ناوەکەی دکتۆرە لاڤا دکتۆر دکتۆر جەوهەر و من یەک ڕێنمایی من دەرچوو هیچ پەیمانگا و زانکۆیەک نیم بەس من باوکی تەلەبەیەکم ڕێنماییم بۆ تەلەبەکان ئەوەیە چوونە هەچ کۆڕ و کۆبوونەوەیەک قسەکانی ئەم بەڕێزانە زۆر جوان بوون
بەڵام دڵنیام بەشێکی زۆری ئەو گوێگرانە لە هیچ حاڵی نەبوون مەغزوڵم بە مۆبایلەکانیان وەکو تێبینێک لە دواوە تێبینیم کرد بەڵێ من داواکاریم لەوەیە چونە هەست کۆڕ و کۆبوونەوەیەک تەرکیزیان هەبێت تەرکیزیان هەبێ و ئیسفادەی خۆی هەیە ئەگەر هەچیەک هەبێت زۆر بە جوانی گوێ بگرن خۆیان بە هیچ شتێکەوە مەحتوێت نەکەن من سپاسی ئێوە کەم سپاسی ئەو زانکۆیانەشەکەم کە ئەو وەبەرانیان هەیە دەست و چاو خۆش بێت بەڕێزن سپاسی جەنابەت و هەموو میوانە بەڕێزەکانەکەین سپاس بۆ بەڕێوبەر و سەرپەرشتیکارانی سێهەمین پێشانگای خۆمان بە خۆشحاڵە زانین کە لەم پانێڵە لەگەڵتان بوون سپاس بۆ مامۆستانی هاوڕێم زۆر سپاسانەکەم کاتێکی خۆش و سەرفراز بن بە هیوای سەرکەوتن بۆ نەکەستە دەستخۆشان لەگەڵ زۆر سپاس بۆ جەناب.